بینەرانی بەڕێز و خۆشەویست وای خی گەورەتان لێبێ جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ. خۆشەویستان دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە کاتژمێر 6 سەر لە ئێوارەیە هەستا بەسەر بڕینی ئەو ئاژەڵانەی کە گەێنرا بۆ دەستگای بەخشینی خێرخوازی کە ژمارەی ئاژەڵەکان بە گەورە و بچووکەوە 142 سەر بوو ئەمڕۆ لە ناو شاری سلێمانیە کە هێنراون بۆ سەربڕخانەی نوێی شاری سلێمانی. خۆشەویستان ئەوەی کە دەیبینن دیارە شێوازی سەربڕین لەم سەربڕخانەیە بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و تەندروستە و سەرەتا ئەو ئاژەڵانەی کە دێن پشکنینێکیان بۆ دەکرێت هەروەکەوەی کە ئەو بەڕێزانە باسی ئەویان بۆ کردوین کە چۆنێتی پشکنینەکە و دوجار ئێوەی بەڕێز و خۆشەویست لە کاتی شۆردنەوەی حیوانەکانیشدا دەیبینن. خۆشەویستان ئەوەی کە جێگەی دەستخۆشیە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بەم شێوازەی کە دەیبینن حیوانەکان سەرەتا سەر دەبڕێ و پاشان ئەم کۆمەڵە قەسابە بەڕێزە دەست دەکەن بە لێکردنەوەی کەوڵەکەی و سپیکردنی و پاشان ئامادەکردنی بۆ ئەوەی کە جارێکی دی لە هۆڵێکی دیکە بشۆرێتەوە. بەرنامە بەخشین وەک سیفەتی هەمیشەی هەموو ساڵێکی هەستا بە پرۆسەی قوربانیکردن لە ئێمە ژوق و کارمەندانی کوشاگەی سلێمانی وەلەو داوامی فەرمی خۆمان نییە بەڵام هەڵسان بە ئەنجامدانی ئەم کارە پیرۆزە لە پێناو ژینگەی شارەکەمان تێک نەچێت. شێوازی سەربڕینی ئاژەڵەکان شێوازێکی تەندروستە، شێوازێکە بە پرۆسەیەکە دەڕوات سەرەتای پرۆسەی سەربڕینەکەمان دەست پێکە لە قۆناغی بەشی خوارەوە. ئەوە سەرەتای ئیشەکەیە. بەشی دووەمیەتە ئەم قۆناغەیە قۆناغی لێکردنەوەی پێستەکە و ورک دەرهێنان و قۆناغی کۆتایەتی. لە بەشی سێهەمی ئیشەکەمانە بەشی سێمی ئیشەکەمان قۆناغی بەڕادەکەیە. ئەو قۆناغە بەشی ساردکردنەوەی تایە لەو بەشەیە سارد دەکرێتەوە ماوەی چەند کاتژمێرێک ئەمێنێتەوە دوایەوە پزیشکە بەڕێزەکان فەحسی بۆکەن و گۆشتێکی تەندروست و پاک و خاوێن پێشکەش بە شاری سلێمانی کرێ ئەو کەسانی کە مستحقن پێی بگا و داواش لەو کەسانەکەین کە پرۆسی قوربانیکردنەکان لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە بێت لەبەرەوەی ڕێگایەکی تەندروست و ڕێگایەکی شەرعی و حەڵاڵە.
جژنی قوربانە ئێرە کوشتارگەی سلێمانیە من دکتۆر هیوا محەممەد حسێن پزیشکی ڤێتەرنەریم ئێمە هەڵەسین بە پشکنینی ئەم ئاژەڵانی کە سەر بڕاون بە مەبەستی قوربانیکردن هێنراونەتە کوشتارگەی سلێمانی دوایەوەی ئاژەڵەکە دێتە کوشتارگە پزیشکی ڤێتەرنەری ئەو ئاژەڵانی کە بە خەڵکی سەربڕین نایە جیا دەکرێنەوە ئەوانەی کە بۆ سەربڕینن دوای سەربڕینیان و پاکردنیان دێتە بەردەستمان بۆ پشکنین پشکنینەکانی ئەمە خۆی بینێتەوە لە چەند جۆرێک سیرکردن بە چاو سیرکردنی ناوسکەکەی بە نمونەی ئەم جگەر ئێستا ئەمە بە خەڵکی خواردن نایە ئەمە بۆ فرێدانە بەم شێوەیە و هەروەها گرێڕانی ئەم گرێ دەرەکەینە دەرەوە وەکە بینن ئەم گرێ سەلامەتە یعنی ئەم ئاژەڵە تەندروستە گۆشتەکە شیاوی خواردنە دوایەوەی کە دەرچوو لە پشکنین مۆری تایبەت ئەخرێتە سەری ئەکرێتە بەڕادی تایبەتەوە ماوەی هەشت کاتژمێرێک لێرە ئامێنێتەوە ئەم گۆشتە دوای هەشت کاتژمێرەکە ئەبێ بە گۆشتی تاوا کە قابلی خواردنە ئێمە دەستخۆشی لەم ڕێکخراوەکەین کە هەستاوە بم کارە و هێنانی ئەم ئاژەڵانە بۆ کوشتارگەی سلێمانی لێرە پێمان خۆشە هەموو ئەو بەڕێزانی کە ئەتوانن لەتوانان هەیە قوربانی بکەن ئاژەڵەکانیان بێنن بۆ کوشتارگەی سلێمانی چونکە بە هەموو پرۆسە تەندروستیەکانە ئەڕوات و ئاخر جار گۆشتێکی تەندروست ئەدرێ بە هاوڵاتیان. ئێمە وەکو کوشتارگای نوێی سلێمانی لە دوێنێ سەعات دوی دوای نیمەڕۆ کوشتارگامان کردوێتەوە بە ڕووی هاوڵاتیان و ڕێکخراوە خێرخوازیەکانە ڕێکخراوی خێرخوازی دەستگای خێرخوازی بەخشین بڕی 142 سەر ئاژەڵی گەورە و بچووکی هێناوە بە شێوەیەکی تەندروست و فەحز بۆ کراو لەژێر چاودێریەکی تۆڵی تەندروستی و تاکپارێزیە لەژێر چاودێری دکتۆرە هەمووی فەحسیان بۆ کراوە هەموو پشکنیان بۆ کراوە بەڕاستی ڕێکخراوی دەستگای خێرخوازی بەخشین ئەمساڵ ئەمە پێنجەم ساڵێتی کە لای ئێمە ئەم پرۆسی قوربانی ئەنجامەدا بەڕاستی شتێکی جوان دەکەن لەبەرەوەی لە لای ئێمە دکتۆری باش هەیە و بە چاودێری دکتۆر و لەژێر کۆنتترۆلی دکتۆرە بە پشکنینێکی تون و تۆڵا دەرەچێت گۆشتێکی جوان و تەندروست ئەبنەوە بۆ دەستگاکەی خوان و تەوزیعەکان بەسەر قەتری وەژارە داواکەم نمونیان زۆر بەخوای گەورە سەرکەوتویان کە ئینشاءڵڵا ئێمە ئامادەین بۆ هەر هاوڵاتێک کە ڕوومان تێبکات بۆ هەر دەستگاکی خێرخوازی هاوکاریان بکەین و پرۆسەی قوربانیکردنیان بۆ ئەنجام بدەین. تەسەوری ئێمە لە چاو نەداری و نەبوونی و قەیرانی بێموچەی و ئەم نەخۆشی کۆرۆنا و خەڵک ترساندن و بێمبالاتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بە هاوڵاتیان ئێمە ئەڵێن باشترە بووە تەسەورەکەین باشترە بۆەوە بە چاوی خۆشمان بینیمانە باشتر بووە ئەلحەمدو سەنا و سوپاس بۆخوا خەڵکێکی زۆر ڕووی تێکردوین قوربانێکی باش کراوە بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ڕێکوپێک دکتۆرە بەڕێزەکانمان ستافی وەکو خەفەرا ستافی خوانیان دیاری کردو خۆتان بە چاوی خۆتان میتان ئیمشەو تا سەعات 12 لێرە بوونە و پێش ئەوش لە دەرەوە بەحسێکی بۆکەن چاو بۆ حیوانانە خوشێن و ئەگەر ئەو حیوانە هەر نەخۆشیەکی هەبێ ئەوان ڕازی نابن یا هەر ئاوچیش بێ نەخۆش نەبێ ناون سەر بڕێت وە لە دواویش خۆشتان بیدان ئەمشەو کە چەند سەر ئاژەڵ ڕەپز کراوە لای هەموو ڕێکخراوەکانی هاوڵاتیان.
أعوذ بالله من الشيطان الرجيم. خی پەروەردگار لە قورآنی پیرۆزدا دەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، واتە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام دەسا تۆ نوێژ بۆ پەروەردگارت بکە و ئاژەڵی لە پێناودا سەر بڕە. خۆشەویستان، وەکو دەزانن سنەتی قوربانی سنەتی باوکی پێغەمبەران ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام، و ئەم سنەتە لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا سنەتێکی گەورەیە و لە دوای فەریزەیەکی گەورە دێکە ئەویش فەریزەی حەجە و لە 4 ڕۆژی گەورەی ساڵدا دەکرێت. خۆشەویستانم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی شیریندا دەفەرمێ لەگەڵ ڕژانی یەکەمین قەترەی خوێنی ئەو ئاژەڵە کە لە پێناوی خوای پەروەردگاردا سەر دەبڕێ، خوای پەروەردگار لەسەر جەم هەڵە و کەم و کوڕی و تاوانەکانی خاوەنی قوربانەکە خۆش دەبێت. خۆشەویستان، هەروەکو ئەوەی کە بینیتان و لە پێشدا باس کرا، پرۆژەی قوربانیکردن لەلایەن دەستگای بەخشینی خێرخوازیەوە و ئەو هەنگاوانەی کە لە پێشدا باس کران، ئێستا لە دوای 8 بۆ 12 کاتژمێر لە سەربڕخانەی نوێی شاری سلێمانی تیمەکانی دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەستن بە لەدلەتکردن و پارچەکردن و پشکردنی ئەو گۆشتی ئاژەڵانەی کە کراون بە قوربانی و دوجار لێرە جا دەکرێتەوە و بە ئۆتۆمبیلی ساردکەرەوەی تایبەت دەنێردێ بۆ ئەو گەڕک و ئەو شوێنە هەژار نشینانەی کە لە شار و شارۆچکەکانی نزیکی شاری سلێمانیدا هەن و دوجار لە چەند شوێنێک ئەو خەڵکانەی کە پێشتر سەردانی دەستگای بەخشینی خێرخوازیان کردو و ناویان نووسیە و خەڵکانێکی هەژارن دابەش دەکرێ بەسەر ئەوان. بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. سرتا بناوي ستافو برپرسو ئەندامان و کارمەندان و سەرجەم نووسینگەکانی ناوەی هەرێمی کوردستان و نووسینگەی ئەوروپا و لوقەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە پیرۆزبایی خۆمان بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە ڕائەگەیەنین بۆ هەموو موسڵمانان. داواکارین لە خوای پەروەردگار کەوا ئەم جەژنەش بە خێر و خۆشی و یمن و بەرەکەتی خۆی بەسەر ئومەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم گوزەر پێ بکا و بە وڵاتی کوردەواری ئێمەش ببەخشێ و بپارێزێ لە هەموو نەخۆشی و دەرد و بەڵام موسیبەتێک. خۆشەویستان، ئێمە وەکو نەریتی ساڵانەی خۆمان لە هەموو جەژنی قوربانێکی پیرۆزدا پرۆژەی سەربڕین و قوربانیکردن جێبەجێەکەین. سوپاس بۆ خوای گەورە ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو لە قسابخانەی سلێمانی ئەم شوێنێک ئێستا قسەی لێکەین قسابخانەی سلێمانیە، کوشتارگای سلێمانیە. ئەو ئاژەڵ و وڵاخانەی کە هەمانە لێرە بە شێوەیەکی زۆر تەندروست و ڕێک و پێک سەر ئەبڕێ و پاک ئەکرێ و ئەزندرێت و ئەکرێتە کیسەوە و ڕەوانی شوێنەکانی تر ئەکرێت بە ئۆتۆمبیلی بەڕاد. ئێرەش بۆ خۆی ئەم شوێنە ئێمە قسەی لێکەن هەمووی بەڕادە. گۆشتەکەمان لە خوای گەورە بە زیادێ ترسی خراپبوونی نییە، بە تایبەتی لەم وەرزەکە وەرزێکی زۆر گەرما و بە شیدەتە. بۆیە ئێمە هەموو ساڵێک ئەم پرۆژە جوانە جێبەجێ ئەەکەین و داواکارین لە خوای پەروەردگار هەموو ئەو قوربانیانی کە کراوە لە خاوەنەکانیان وەربگرێت، چونکە ئەم قوربانیانی کە کراوە هەمووی هی خەڵکە. ئێمەیان بەستەستێکی ئەمین زانیوە کە پارەکانیان هێناوە و ئێمەش بە ئەمانەتە وڵاخەکانمان ئاژەڵەکانمان بۆ کڕیون و سەرمان بڕیوە لێرە لە کوشتارگاکە. بۆ سوپاس بۆ خوای گەورە ئەم ساڵ هەتا ئەمڕۆ کە یەکەم ڕۆژە زیاد لە 300 سەر حیوانمان سەر بڕیوە کە 180 سەر حیوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بووە، 30 وڵاخی گەورە و 150 ئاژەڵی وردە، واتە بزنومەر لە کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان سەرمان بڕیوە و ئەو باقیەکەی تریشی کە لێرەیە لێرە سەرمان بڕیوە و ئێستا
سواز وەخوای گەورە خەریکی پرۆسەی جاکردنەوە لە کردنی گۆشتەکەین کە بۆ ئەو شوێنانەی بنێرین کە شایستەن و شایان بۆ ئەوەی کەوا ئەو قوربانیان بەسەردا دابەش بکرێت. دووبارە داواکارم لە خوای پەروەردگار ئەم قوربانیە لە هەموو خاوەنەکانیان قبوڵ بکە ئینشاءالله بەرەکەت خاتە ماڵ و ڕزق و ڕۆزیانەوە و جەژنی هەموو لایەک پیرۆز بێ خوای پەروەردگار هەموو ڕۆژێ لە خۆشی و لە جەژنا پەمان بکاتەوە ئینشاءالله. بینەرانی بەڕێز و خۆشەویست دەستگای بەخشینی خێرخوازی بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە و لەو قوربانیانەی کە گەێنرا بۆ دەستی دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز دەستگای بەخشینی خێرخوازی لە سنتەری شاری سلێمانی و لە بارەگای ڕێکخراوی لقی خوشکانی کۆمەڵی ئیسلامی هەستا بە دابەشکردنی 200 پشک گۆشت بۆ خەڵکانی نەدار و منداڵی بێباوک و خاوەن پێداویستی تایبەت. خۆشەویستان ببینن لەم راپۆرتەدا کە چۆنێتی دابەشکردنی پشکە گۆشتەکان. زۆر سپاس و ستایشی بە ڕێزانەکەین دەستگای خێرخوازی بەخشین کە هەستاون بە بەخشینی کۆمەڵی خێرخواز و فەقیر و نەدار دەستخۆشیان لێکەین. خوای گەورە پاداشیان باتەوانێ، خوای گەورە نمونەیان زۆر کە، خوای گەورە لیان قوبوڵکە و خوای گەورە پاداشتی هەر هەموو لایە باتەوانێ. دەستخۆشی بەرنامەکان لێکەین و دەستیان خۆش بێ و ماڵیان ئاوا بێ و زۆر زۆر مەنمونیان نەبین و خوالیان بە زیاد کە ماڵیان ئاوا بێ و خوانەی بڕێ و خوا ڕزقیان دایە خوا و یا ڕەبی خوانەی بڕێ، خوا هەنمونیان زۆر بێ و ماڵیان ئاوا بێ خوا لێشیان ساق بێ و زۆر سوپاسی بەرنامەی بەخشینەکەین بۆ ئەم یارمەتیە جوانە کە بەڕاستی چاوێن لە فەقیر و هەژارەوەیە. خوای گەورە زیاتر یارمەتیان بات، ئەرکێکی ئاینی و نیشتیمانی زۆر پیرۆزە. هیوادارین لایەنەکانی تریش ئاوا یارمەتی هەژاران و کەم دەرامەتان بن. خوای گەورە هەموو کاتێک پشتیوانیان بێ ئینشاءالله.
پێشکی بە خێراتتانەکەین ئێمە وەکو لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان وەکو کاری هەمیشەیی بڵێن ساڵانە کە لە جژنی قوربانە بەرنامەی بەخشین داوای ماڵی هەژار و فەقیرمان لێ ئەەکەن ئێمە شەڵەسین لە گەڕەکەکانە زیاتر ئەو ماڵانی کە مستەحقن ناوەکانیان ئەنووسین و ناونیشانی تەواویان وەرئەگرین و داوا بانگیانەکەین بۆ ئێرە بۆ بینای لق و بەرنامەی بەخشینیش هاوکاریانەکەن بە گۆشتی قوربانی لێرەوە ئەمەوێ دەستخۆشی بکەم لە بەرنامەی بەخشین هیوادارم ئەو خێرخوازانە ئەو دەوڵەمەنانە ئەو کەسانی کە ئەیانەوێ قوربانیەکانیان بکاتە جێی خۆی و قبول ببێ بیگەێنە دەست بەرنامەی بەخشین بۆ ئەوەی ئەوان زیاتر و شارەزاترن لەوەی کە بیگەێنە جێی خۆی بۆیان دەستخۆشییان لێ ئەەکەم و نمونەیان زیاد بێت. ئێمە لە شاری هەولێر لە سێم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزداین لە کوشتارگەی هاوچەرخی هەولێرین بەرەبەیانە و کاتێکە کەوا خوای تەبارەک و تەعالا بەرەکەت و ڕەحمەت بڕژێنێتە سەر وڵات و خاک و نیشتیمانی ئێمە و دوورە بەڵاو نەخۆشیمان بکاتن ئینشاءالله. ئێمە وەکو نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ لە سێم ڕۆژی جەژندا هەڵدەستین بە ئەنجامدانی پرۆژەی سنەتی زیندووکردنەوەی قوربانی کەوا لە ڕێگای خێرخوازان و لە ڕێگای خواپێداوانەوە هاوکاری و یارمەتەکانیان گەیاندبووە دەستگای خێرخوازی بەخشین بۆیە ئەمڕۆکە زیاتر لە 125 سەر لە ئاژەڵی گەورە و بچووک لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر سەر دەبڕێتن بۆ ئەوەی کەوا دواتریش گۆشتەکەی بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەت و بێباوکان دابەش بکرێت. بۆیە لێرەوە سپاس و پێزانینی خۆمان دووپات دەکەینەوە بۆ خێرخوازان و خواپێداوان و ئەوانەی کەوا هاوکارەکانیان گەیاندە بۆ دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەی کەوا لەو جەژنە قوربانەدا خەڵکانێکی کەم دەرامەت و هەژار و بێباوکان و خاوەن پێداویستی تایبەتەکان سوود و کەڵکی لێوەربگرن. بۆیە لەگەڵمان بن لەو بەرنامەیەدا بە چ شێوازێک بزانین ئەو پرۆسەی زیندووکردنەوەی قوربانیکردنە ئەنجام دەدرێتن لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر. فەرموون لەگەڵمان بن.
بەپێ و بەرنامەی کە لە ڕۆژانی ڕابردوو داماننا بەپێ پلان بۆ جەژنی قوربانی پیرۆز بۆ ڕوتێکردنی هاوڵاتی بۆ کوشتارگەی هاوچەرخی هەولێر ڕۆژانە بۆ ماوەی دەکات ژنێر لە کارکردن بەردەوامی دەرگامان بەڕووی هاوڵاتیان و بەڕووی کۆمپانیا و دەستگا خێرخوازیەکانیش کردوتەوە بەڵام بەڕێکارێکی تند و تۆڵتر لە ساڵانی پێشووتر لەبەرەوەی لای هەموو کەسێک ڕوون و ئاشکرایە لە ئێستادا بڵاوبوون ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و لە هەموو جیهان هەیە بۆیە بە ناچاری هەندێک ڕێکار و ڕێگای تند و تۆڵترمان کردوتە بەر بۆ ئەوەی بتوانین سەیطرە لەسەر گۆشتی قوربانی بکەین وتوان گۆشتیش تەندروست بگەین مەدەستی هەوڵاتیە هەر بۆ ئەمە بەستەش بە تەنسیقی پێشوەختە چەندین دەستگا و چەندین ڕێکخراوی خێرخوازی ڕوویان تێکردن لەو 4 ڕۆژەی جەژنی قورباندا دەستگای بەخشینیش هەروەکو ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی باش ئاژەڵیان کردە قوربانی بە خۆشحالیەوە کە مەبەستی ئەو دەستگایە و هەموو دەستگاکانی تریش گەیاندنی گۆشتێکی تەندروستە بە دەستی هاوڵاتیان. ویستم وەکو خۆبەخشێک بەشداری ئەو خێرەی بکەم بەرنامەی بەخشین هیوادارم هەموو سارێ خێرخوازەکان ئەو هیمەتەیان هەبێ و بێنە مەیدانێ لۆ ئەو مەشروعی خێریە دەستگای بەخشین قوربانی بە جەماعیت کۆمەڵ ئەکا ئێمەش وەکو خۆبەخشێک بەشداری ئەو خێرەمان کردووە لەسەر فەقیر و هەژار و نەداران دابەشێکە لە شاری هەولێر و دەوروبەری هیوادارین خوا پێداوان زیاتر بەدەنگ ئەم دەستگا بەڕێزەوە بچن بۆ هاوکاری فەقیر و هەژاران خوا خێری خوێ خوازان بنووسی خوا خێری دەستگای بەخشین بنووسی ئەو کارە جەماعەت بە ئەنجامەدا ئەو قوربانیە بە کۆمەڵی. بنای خۆی گەورە و میرەبان سەرەتا سوپاسی خۆی پەروەردگار دەکەن کە یارمەتیدان ئەم ساڵی وەکو دەستگای خێرخوازی بەخشین لەژێر دروستمی فەسەڵی لڕەبی کەوەنحار پرۆژەی قوربانی لە تەواوی کوردستان ئەنجامدا
دیارە ئەمڕۆکە کە لە سێم ڕۆژی جەژندان ئێمە وەکو نووسنگەی هەولێر 125 سەر ئاژەڵی گەورە بچووکمان کردە قوربانی وە لە ئێستادا ئێمە خەریکی جێبەجێکردنی پرۆژەکەین و دواتریش دابەشی دەکەینە سەر خەرکێکی زۆر لە هەژاران کە نامان نووسیوە وهروەها خاوەن پێداشتی تایبەت و هەروەها نەخۆشانی درێژخایەن کامڕۆکە ئێمە دامان ناوە 500 بەشی قوربانیان بۆ ببەرین و بەسەرێندا دابشکەین و هەروەها 500یش بۆ هەر یەکەی 2 کیلۆ کە بەسەر خەرکێکی زۆر ناو نووسمان کردەوە دابشکەین. دیارە ئێمە کۆمەڵێک تیمیشمان ئامادە کردەوە بۆ گەڕەکەەکانی شاری هەولێر و هەروەها دەوروبەری هەولێریش کە ئێمە دامان ناوە لە ڕێ هەر تیمێکەوە بە سەدان جێ ئینشاءالله دابش سەر ئەو گەڕەکانشی بکەین کە دیاریمان کردەوە بەسەرێندا دابش دەکەین. و لێرەشەوە من سوپاسی تەواوی خێرخوازان دەکەم کە ئەم ساڵ زیاتر لە ساڵانی ڕابردوو کە قوربانەکانی خۆیان گەیاندە دەستگای خێرخوازی بەخشین و ئێمەش لێرە لە کوشتارگای هەولێر بە شێوەیەکی تەندروست کە سێم ڕۆژی جەژن ئەمڕۆکە قوربانەکانمان ئەنجام دا و لە ئێستادا ئینشاءالله بەرەو کێشان و دابشکردن دەچین ئینشاءالله. زۆر مەمنونی لۆ دەستگای خێرخوازی بەخشین ساڵی لە ناو ساڵی مانجی ڕەمەزان و مانجی جێنێ قوربانێ زۆر مساعدەی بێوەژوو داکێتیمان دەکەین ئەمە زۆر سوپاسیان دەکەین ئەرێوەڵە بە پارەی زەکاتی بی بە گۆشتی بی بە جلک و ئەرزاقی بی کەسیان بێبەش نەکردیە فەرقیان لەگە کەس نەکردیە تەمەنیان درێژ بی هەر بمێن ئینشاءالله ئەرێوەڵ مەمنونی خێرخوازان دەبین ماڵتان ئاوادان بی لۆمان بمێنێن ئەنگۆ حەوتان باشن دەستگای خێرخوازی بەخشین وڵای ئەو ناوانە زیاتر لە ڕێ تەلەفۆنەکان وەردەگرن یان ئەو خەڵکانە بخواندن لە پرزگای ناوی خوان دەنووسن ئەگە هەژار نەبن لەو ڕێ دوورانە مەقسەد دەبین لە بن نەسڵاوەیە یاخود لە جێ شوێنی زۆر دوورترە لەوێ ڕادێن لە پرزگای ناوی خۆیان دەنووسن شوێن و ئەوەی خۆیان بەجێ دێلن ئەمەش تەلەفۆنیان لەبۆ دەکەن بە دووادان دێدەنەوە گۆشتەکانیان وەردەگرن بەخوای تەلەفۆنەکان گەلە زۆرە وەکو ئی خۆم بەخۆم تقریبان 325 تەلەفۆنم کردیان 320 تەلەفۆن 325 تا 320 بەتاکید تەلەفۆنەکانم کردیان نا تەرکیز دەکەن هەتا نفوسەکان تەمشا دەکەین مەقسەد ئەوە بلێ ئەو ئافرەتە ناوی سیانی ناوی پیاوەکەش لە پشتی ڕاتەمشا دەکەین زانین ئەو دوێ یەک دەگرێت تۆ ژن و پیاوەن دێن وەردەگرن یاننا ئەوانە تەرکیز دەکەین چماڵە دەبینی ژنەک و پیاوە هەردووک ناوی خۆی دەنووسیتن ئەمە هەردووش تەرکیز دەکەن ڕێژێ فەقیر و هەژار گەلە زۆرە لە بەروەی ئەوەی پێشان موچەی هەبوو بێ منەت بوو لە ژیانی خۆی ئەوە ئێستا وش هەژارە ئێستا ئەوەی مەقسەد کاسب بوو ئێستا بێ ئیشەوی شەر هەژارە هەژارمان گەلە زۆرە ئێستا عنی ئەگەر تا زیرەکان ئەگەر ناباقیەکەت کە موچە خۆرەکان شەر هەژارن بەناوی خۆم بەناوی گشت ئەندامانی کۆمەڵە ژێن و بەناوی هەموو لایەق و کۆی ئەو کەم ئەندامانەی ئەوڕۆکە
لەو بڕە قوربانیەدا سوودمەند دەبن سوپاس و دەستخۆشی لەلایەنی پەیوەنددار دەکەم کەوا بە تایبەتی ڕێکخراوی بەخشین خێرخوازی بەخشین کەوا لە هەموو بۆنە و مناسبەکاندا بەڕاستی کۆمەڵی ژین و کەم ئەندامانیان هیچ کاتێک فەرامۆژ نەکردە و بە ناوی خۆشم بە ناوی ئەندامانی دەستەی کارژێڕیەوە پیرۆزبایی لە یەکەیەکی کەم ئەندامانی کوردستان دەکەم بە بۆنەی جەژنی قوربانەوە و تەمەنا دەکەم لە ئایندەیەکی نزیکدا ئەو بارودۆخە بەسەر کۆی ژیانی کۆمەڵگەی کوردەواری بە تایبەت کەم ئەنداماندا تێپەڕێ و چیتر ئەو بارە هەموارە لە ڕێگای خەڵکانی خێرخواز و کەم ئەندامان و کۆمەلگا چاوی لە سوالکردن نەبیتن بۆ ئەوەی کە حکوومەت تەمەنا دەکەم حکوومەت بە ئەدای خۆی هەڵبستیتن بۆ ئەوی چیتر کەوا بەو کارە هەڵنەستین نەکۆمەڵە ڕێکخراوەکان هەندە ڕێزم هەیە بۆ هەموو لا کە گیانی هاوکاریکردنیان هەیە و نە بەو شێوازش ئێمە بتوانین هەندە کەم ئەندامەکانمان کۆمەلگا چاوی لە سوالکردن بیتن بەڕاستی ئەمە بوویتە یعنی دەتانم برم پەڵەیەکی زۆر ناهەموار بەرامبەر یعنی کە حکوومەتی هەرێم وای کردیە تێگڕای کۆمەلگا بۆ شێوازە بژیتن زۆر بەداخەوە بەسەرکردنەوەی توشبانی نەخۆشی تەلەسیمیا لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین کە هاتن بە بەشە گۆشتی 50 خێزانی تەلەسیمیان دابین کرد بەم جەژنەیە ئەو نەخۆشانش کە هەمویان کەم دەرامەتن و ئێمە زۆر سپاسیان دەکەین کە دەستگای بەخشین هەردەم هاوکارمان بووینە لە هەموو کات و سات و ساڵ و زەمانەچی ئەمە بە ناوی هەموو توشبای نەخۆشی تەلەسیمیای کوردستان زۆر سپاسیان دەکەم ئینشاءالله خوای تەعالی ئەم خێرەی کە ئەوان دەیکەن ئینشاءالله بەجێ دەگەێنێ و بە تەمای خوای سپاس دەکەم. بەناوی ئەنجومەنی کۆمەڵە کەمەندامیەکانی کوردستان لە هەولێر ئەمڕۆ کە ڕێکخراوی بەخشین هەڵسا بە دابشکردنی گۆشتی قوربان بەسەر 500 خانەوادەی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت لە هەموو ڕێکخراوەکانی کەمەندامان بە کەمەندام و کورتەباڵا و نابینا و نابیست و بیرکۆڵ و تەلاسیمیا و هیمۆفیلیا بەناوی هەر هەمویانەوە دەستخۆشیان لێ دەکەین کە بەم بۆنەیەوە بەم بۆنە پیرۆزە بە بۆنەی جەژنی قوربان هەڵسان بەم کارە پیرۆزە ئومێدەوارین کە وێنەیان زۆر بێتن و خەڵکی خێرخواز زیاتر ڕوو لەو چین و توێژانە بک بۆی هاوکاریان بکەن و داواش لە حکوومەتی هەرێم دەکەین ئەوانی زیاتر هاوکاری کەمەندامان بکەن بە مناسبەی جەژنی قوربان. سپاسی هەمولایەک دەکەین دەستان خۆش بێ. ئێمە وەکوێچێت نابیان و کەبینانی کوردستان دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەین کە لەو ڕۆژە تنگانەدا لەو ڕۆژە ناخۆش و ناهەموارەدا بە تایبەتی بە بۆنەی جەژنی قوربان سێمی ڕۆژ جەژنی قوربان هاوکاری نابینانیان کرد هاوکاری کەمەندامەکانیان کرد. ئێمە وەکوێچێت نابینانی کوردستان دەستخۆشیان دەکەن خوا خێرا بنووسی ئینشاءالله هەموو کاتێک هاوکارمان دەبن و هیوادارین کە دام و دەزەکانی تری خێرخوازی و کەسە خێرخوازەکان و دام و دەزگای حکوومەتەکان بێنە سەرخەت لەوەی کە ئاورێک لە نابینان و کەمەندامان بدنەوە دەستخۆشیان دەکەین بەڕاستی مالی هەفتە کەسیان ئاوادان کردەوە بە دابینکردنی قوربانی زۆر مەمنونیانی زۆر سپاسیان دەکەین.
بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەوەی بینیتان دابەشکردنی زیاتر لە 1000 جێ لە گۆشتی قوربانی بوو کەوا لە ڕێگای خێرخوازانەوە و لە ڕێگای خواپێداوانەوە هاتبووە نووسینگەکانی هەولێر و دەوروبەری هەولێر بۆ ئەوەی کەوا بکرێتن بە قوربانی و ئاژەڵەکان سەر ببڕێتن بۆ ئەوەی کەوا بدرێت بە کەسانی هەژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت و نەخۆش و بێباوکان. ئەوە بوو ئێمە لە سێم ڕۆژی جەژندا بووین و 125 سەر ئاژەڵ لە ئاژەڵی گەورە و بچووک سەر بڕا لە کوشتارگەی هاوچەرخی هەولێر بۆ ئەوەی کەوا دابەش بکرێتن بەسەر ئەو کەسانێکەوە پێویستیان بەو بڕە گۆشتە هەیە و کەسی فەقیر و هەژار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت و بێباوک بوون. بۆیە لێرەوە دووبارە و سێبارە سوپاسی خێرخوازان و خواپێداوان دەکەین کەوا بەڕاستی دەستی مەردایەتی و قۆڵی جوامێریان لێ هەڵکرد لەو کاتە قەیراناویە و لەو کاتە نەخۆشی و ناهەمواریەدا کەوا بەسەر گەلەکەماندا هاتووە ئەوان هاتن هاوکاری کەسانی هەژار و کەم دەرامەت و نەخۆشیان کرد. بۆیە لێرەوە داوا دەکەین لە خوای پەروەردیگار لێیان قبول بکات و خوای پەروەردیگار پایەدار و پارەداریان بکاتن و زۆر سوپاسی ئەو کەسانش دەکەین کەوا خۆبەخشانە ئەمڕۆ لەگەڵمان بوون بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی زۆر جوان بە دەستێکی ئەمین ئەو بەشە گۆشتە ببەخشینە بەو کەسانەی کەوا پێویستیان پێیەتی. دووبارە و سێبارە سوپاس بۆ هەموو لایەک هیوادارم خوای پەروەردیگار وڵات و خاک و نیشتیمانمان ئارام بکاتن و نەخۆشی و ناهەمواریمان لەسەرلا ببات تا لە بەرنامەیەکی تر و لە چالاکی و پرۆژەیەکی تری دەستگای خێرخواسی بەخشین بەخوای پەروەردیگارتان دەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.